الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئامادەبوونی بەڕێز بینەران و بیسەران خۆشەویستان، ئەوانەی دوو-سێ ڕۆژە لە سەعاتی یەکەمەوە لەگەڵ ئەم هەواڵە ناخۆشی ئەچەژن، خۆتان ناڕەحەت کردووە، دوعای خێرەکەن، دوعای پلەی بەرزتر و بەرزتر بۆ شەهیدی زیندوو و نەمر و پیاوچاک و زانا و هەڵکەوتوو دکتۆر وشارەکەن. خوای گەورە دوعاکانتان گیرا بکە، جەزای خێرتان باتەوە، لەسەر ئەو هەستەناسکەی دەرتان بڕیوە بە شێوەی جۆراوجۆر، بە هاتن بۆ سەرقەبران، بە هاتن بۆ تەشییع جەنازە، بە بەشداری لە مەجلیسی تەعزیە، لە دوور لە نزیک ئامادە بوون، بە کۆڕ و گردبوونەوە لە شارەکانی تر ئەنجام دراوە. بە دوعایەکی خێر دایکێک، خوشکێک، برایەک، باوکێک لای خۆیەوە دوعایەکی کردبێ، داوای دەرەجەی بەرزی بۆ ئەم پیاوە گەورەیە کردبێ، خوا لێی قبوڵ بکە، دوعاکەی گیرا بکە و جەزای خێریشی باتێ. ئێمە لێرە لە سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە وەکو واجب هەرچی خۆمان بە پێویستی ئەزانین سوپاسی هەموو لایە بکەین، دوعای تەوفیق و سەرکەوتنی زۆرتر بۆ هەموو لایە بکەین، دوعا بکەین خوای گەورە خوێنی ئاڵی ئەم پیاوە گەورەیە بکاتە هەوێنی ئاشتەواییەکی گەورە، ڕێخستنەوەیەکی جوانی ناوماڵی کوردستان، بیکاتە مای خێر بۆ یەخستنەوەی ناوماڵی ئیسلامیەکان، وەکو هەنگاوی گەورەی تیانراوە، هەنگاوی کۆتاییش تەواو ببێتە مایەی وەرگرتنی دوعای هەموو لایەک بۆ هەموومان، هەموو ببینە بەشێک لە خێر و بەشێک لە شارەسەر. هەروەها بە ناوی بنەماڵەی بەڕێزی شەهیدەوە، برایانی خۆشەویست کاک جەلال و کاک جەمال و مامۆستا کەمال و کاک دیار و هەموو بەڕێزانەی کە خزم و کەسوکار بەگشتی بە ناوی ئەوانیشەوە سوپاسی هەموو لایەکەکەین، داوای سەرکەوتن و خۆشی و دووری لە هەموو بەڵا موسیبەتێک بۆ هەمووتان ئەکەین، دەستخۆشیتان لێ یەکەین کە نەتان لێش ئەم دوو ڕۆژە ئەو برینە گەورەیە کاریگەری ناخۆشی ببێ و خەمتان ڕەواندینەوە. خوای گەورە دوور لە بەڵاو موسیبەتتان بکە هەموو لایەک. بێگومان جێخوێتی هەروەها سوپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەم کە بە تەلەفۆن یا بە نامە یا بە بروسکە یا بە هەر شێوەیەک جگە لە ئامادەبوون بەشداریان کردوین، هاوغەمیان نواندووە، سپاسیان دەکەین. ئومێدەواری ناخۆشی نەبینن و بەردەوام بین پێکەوە بەرەو خێر بچین. خاڵێکی تر ئەمەوێ لەسەری بۆچم ئەوەیە کە مردن و کۆچکردن، طبعا کۆچکردن بە دیقەترە، چونکە کۆچە لە ژیانێک و بۆ ژیانێکی تر، مردن بە مانای تەواوبوون نییە ئەوەی کە ڕوەدا. کۆچکردن بە شەهیدی گەورەترین خەڵاتە ئەگەر خوا بیکە بە نسیبێکێک. بۆیە ئەم پیاوەی کە لە دەستمان داوە لە ڕاستیا خوای گەورە خەڵاتی کردووە، ئەو دەسەڕەشانەی کە درێژ بوون بۆ شەهیدکردنی بەخۆیان نازانن پیاوەتێکی گەورەیان لەگەڵ ئەم پیاوە کردووە.
کە پلەی شەهیدیان بۆ نووسیوە بۆ ئەنجام داوە. بۆیە ئێمە لەگەڵ ئەوەی کە کەسەرێکی گەورەیە و خەسارەتێکی گەورەیە لە کاروانی یەکگرتووی ئیسلامی، لە کاروانی ئیسلام خوازانی کوردستان، لە کاروانی ڕەوتی میانڕەوی لە کوردستانە، وەکو لە دەستانی کەسایەتێکی زانا و لێهاتوو گەنج و بە هیممەت و داهێنەر، بەڵام ئەو بە ئاواتی خۆی گەیشتووە. ئێمەین کە ئەبێ هەڵدەین ئەو جێگێ پڕکەینەوە بە هەمومانەوە و نەهێڵین پرۆسەی پەروەردەکردن و ئامادەکردن و ڕاهێنانی کەسایەتی و دروستکردنی کادری لێهاتوو بۆ چاکسازی بۆ ڕێخستنەوەی ناو کۆمەڵگا ئاشتەوایی کۆمەڵایەتی، بۆ چوون بەرەو بەهەشت، بۆ دووری لە جەهەنەم ئیش بکەین هەمومان و هەمومان ئەو هەوڵە بین کە ئەو کەلێنە بە هەمومانەوە پڕکەینەوە، بە تایبەتی زانایانی خۆشەویست، زانایانی بەڕێز کە ئەمڕۆ کەسایەتیەک و برایەکی عەزیزیان لەدەستداوە، بەڵام ئەشکرێ بیکەنە سەرچاوەیەکی جوان، بیکانە مەدرسەیەک بۆ خۆیان کە وەکو وشیار بژین، وەکو وشیاریش بڕۆن، وشیارانە بژین، وشیارانە بڕۆن، لە حەقبێژی، لە میانڕەوی، لە ئارامی، لە عیلمیەت و زانست پەروەری کۆڵ نەدەن. هەموو یەکێک وەکو ئەو، هەموو زانایەک وەکو ئەو بتوانێت فەراغێکی گەورە پڕکاتەوە لەم کۆمەڵگەیە. بۆیە ئاواتەخوازم کە هەموو لایەکمان بتوانین وەکو مامۆستا وشیار بەردەوام بین لە ژیانمانە. ئەگەر کۆچکردنیشمان بە شەهیدی بوو ئەوە خڵاتێکی گەورەیە. بێگومان ئەمە پاکانە نییە بۆ ئەو دەستە چڵکن و دڵە پیسانەی کە دەستیان ئەچێتە خوێنی کەسێکی وا پاک و چاک. ئەو واسە بەشێکی تری باسەکەیە. ئەو دەستە ڕەشەی، ئەو دڵە پیسەی کە دەستی ئەچێتە پیاوێکی وا گەورە، پیاوێکی وا پاک و خزمەتگوزار، بێگومان مستحقی ئەوەیە کە وەکو خۆی ویستوێتی کە ئیماندارێک ئەکوژێ، دیارە خۆی ئامادە کردو بۆ جەهەنەم. خوا پەنامان بە. بۆیە ئێمە بەشەکەی خۆمان بە دوای ئەو کەیسەوە ئەبین وە کۆڵی لێ نادەین، وەکو ماف، وەکو حقوق و لانی پەیوەندیدار بێگومان بە دوای مەسەلەکەوان ئەوەندەی بە ئێمەیان گەیانووە کە خەریکن و بەردەوامن لەسەر دۆزینەوەی لایەنە گرنگەکانی ئەو دەستەی کە لە پشتی ئەم مەوزوعەوە بووە یا ئەو دەستەی ئەم کاری ئەنجام داوە. بۆیە خاڵی سێهەمی کە ئەمەوێ باسی کەم ئەوەیە کە گرنگە پێش ڕووداوەکانی دادگا و لێکۆڵینەوە نەکەوین و خۆمان مەشغوڵ نەکەین بە وتی و تەحلیلات و شیکاری، بەڵکو ئەم مەسەلەیە بە تەبیعەت مەسەلەیەکی یاساییە، مەسەلەیەکی حقوقیە و ئەبێ بە شێوازی جوان و ڕێک و پێک ئەنجام بدرێت. ئەمە تیرۆرە، تیرۆری کەسایەتیەکی ئاشتی خواز و زانا و بێوەی و دوور لە هەموو تاوانێک. لەبەرەوە تیرۆر ڕێسا و یاسا و ڕێکاری خۆی هەیە و دەستگا پەیوەندیدارەکان بەردەوامن لەسەر گەڕان بە دوای سەرەداوە و بە دوای هۆکارەکانی مەسەلەکە و نەتائیجەکەی دیارە وەختی ئەوێ. ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی، وەکو بنەماڵەی بەڕێزی شەهید پێش ئەحداث ناکەوین، پێش دادگا ناکەوین. هیچ کەس لای ئێمە تۆمەتبار نییە و هیچ عەداوەت و دژایەتیەک لەگەڵ کەس نەبووە.
بۆیە پرۆسەکە پرۆسەیەکی یاساییە دادگاییە بە دیارەوە ئەوە سین و چاوەڕێیەکێ وە خۆشمان وەکو تیمی لێکۆڵینەوەی ناو حیزب بەردەوامە بین لە دۆزینەوەی هەموو ئەو ڕێکار و ڕێو شوێنانەی کە ئەمان گەیەنێتە ئەوەی کە ئەم مەسەلەیە چۆن بووە و چۆن ئەنجام دراوە و سەرداوەکان چۆنن و پێشەکیەکان چۆن بوون هاوکاری دەستگا پەیوەندیدارەکانی شەکەین بۆ ئەوە و ئەشوەستین بە دیار ئەوانەوە لەبەرەوە هەر وتەیەک هەر لێدوانێک جیاواز لەمە ئەوە فەرمی نییە و قسەی ئێمە نییە و بەعەکسەوە ئێمە حەزمان لەوە نییە کە مەسەلەکە ئاڵۆز بکەین و ئەو متهم بکەین و مەسەلەکان بە لاڕێیا بچێ بەڵکو ئەمە معلومە کە تیرۆرێک ڕووی داوە لە کەسایەتێکی دیار و زانا و کادرێکی پێشکەوتوو لە زانایانی یەکگرتووی ئیسلامیە ئەمە ڕوونە چێ کردوێتی دیار نییە ئێمە لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکان لە پەیوەندیاین و ئەمانەوێ بە هەموو لایەکەوە بگەینە ئەنجامی دروست ومێدمان وایە کە دەستگاکانیش بە جددی دڵسۆزانە و تەوسیەش کراون کە بە جددی مەسەلەکە پەیگیری بکەن و ئومێد دەکەین کە نەتیجەی باشی بکەین بۆیە لای ئێمە کەس تۆمەتبار نییە ئەمڕۆ و تا ئێستش شتێک نەوتراوە فەرمی لە ئێمەوە وەکو یەکگرتوو یا لە بنەماڵەی بەڕێزی شەهیدەوە بۆیە تاکی دەکەین لەسەر ئەم خاڵە و جارێکی تر بە خێراتن دەستخۆشی سوپاس و شکرانە داوای سەرکەوتن و دوور لە بەڵایی بۆ هەموو بەڕێزان ئامادەبوان هەموو ئەوانەی کە بەشداری ئەم غەمەیان کردین والسلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه